بەشداری بکەین لە لەو سەرمەدەی بەدەست هاتووە و شەهیدەکان و بەرخودانی ئێوە و بەرخودانی گەلی ئێمە بکەینە بەرخودانێکی ملی و خەڵک خۆی خاوێنداریەتی بکات. بۆیە بە هەموومان دەقەیەک وەک ڕێزێک و شەهیدانی کۆڵایەنی ئێمە لە بەرامبەر شکستی تیرۆریزم ڕاستەوتین و دوود بۆ گیانیان بکەین. بەڵام خۆشبەختانە وەک هەمیشە بە هەوڵ و بەرخودانی گەلەکەمان بە ئیرادە و شکۆی گەلەکەمان توانرا نەک هەر ئەو پلانگیاریە شکست پێ بهێنرێ بگرە بە خوێنی ئاڵی 121 کارمەند و شەڕوانی پۆڵایینی گەلەکەمان توانرا شکست بە ئەو پلانگیاریە بهێنرێ و توانرا دەستکەوتێکی تر مێژوویەکی تازەتر بۆ گەلی ئێمە لە ڕۆژئاوای کوردستان بەگشتی و گەلی ئێمە بە تایبەت فەراهەم بێت. ئەمڕۆ ئێمە لەگەڵ ئەم هەڤاڵ و کەساهاتی و بەڕێزانە هاتووین بۆ ئێرە بۆ ئەوەی بەشداری بکەین لە خاوەنداریەتیکردنی ئەم سەرکەوتنە گەورەی لە ڕۆژئاوای کوردستان بەدەست هاتووە کە پێمان وایە ئەم سەرکەوتنە هەر تەنێ سەرکەوتن نییە بۆ گەلی ئێمە بەتای ئەوەی سەرکەوتنی مەدەنیەتە بەسەر تیرۆریزم بەتای ئەوەی سەرکەوتنی دیموکراتیەتە بەسەر فاشیەتدا بەتای ئەوەی سەرکەوتنی تەواوی گەلانی ئازادیخوازی ناوچەکەیە لە بەرامبەر باهۆزی شەڕانگێزی و تیرۆریزمی نێو لای خواکیان بکن ئەم لە بەرژەوەندی خەڵکی خواکەبن بەرژەوەندی خەڵکی مەلچێن دەرێ کورد چ دغوازێ لمە ئەو شەهیدانە چلمە دغوازێت چکە یعنی بڕاستی ئینسانێکی ڕول کەن بوو شەهید کەوتووە و خەڵکی کۆبانێ خواستنە بسووتنیژیوە ڕووی لکەن بووە معنی چی ئەوە سۆزی کوردانە کۆبانێ و شەهیدێ 10,000 شەهید بڕاستی لەگەل ئەو سۆزی بوون و خونی خۆشدا ئەم کورد داوامە ئەوە وەک پێدە دەبێت کورد چن مێژی دەبێ برا ببێت دەبێت کوردی نەتەوەی خۆدی دەرکەوێت ئیدنا بەحسی نەتەوەیت بکە ینی حزبیەت دەینە لایەکی قەید ناکێت چ دەبێ برا بێ چ حزبێک بی برا بی لێ مێژیەکی نەتەوەی لایمە دروست شکر ڕەحمێ دژمنتنە ناو داعشا ئەگەر بەر بێ 5,000 داعش کۆبانێ لقامیش لێ و لەو شونانە نەدمەوە بخێر هاتم سەر چاوان و شەهید شەهیدێ و هەمیانم سەر چاوان جار کرد بخێر هاتم سەر چاوان بەڕاستی سەرۆکی هەرێمێک بێ و ئەو هەموو قوربانیەی دابێتن بە فیتوێکی ئۆردوغان بگاتی تورکیا جێگەی نیگەرانیمانە وەکو هاوڵاتیە وەکو خەڵکی باشوور ئیتر داوای سەرکەوتنتان بۆ دەخوازم و سوپاس.